إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خوای تعالى کە لە قورآانی پیرۆزایی فەرمێ، باشترین ڕێبازی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. خراپترین ڕێگا هەر ڕێگایەکە کە پێچەوانەی ڕێگای پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، لای دابێ لە ڕێگای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لادان و پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر سەرگەردانیە خۆشەویستەکانم. ئەوانەی کە خاوەنی ئەو فکرانن بێگومان خوا لێیان ناڕازیە، بێگومان شوێنیان ئاگری جەهەنەمە، چونکە خوای تەعالە ئەم قورئانە و ئەو پێغەمبەرەی ناردووە بەو سونەتە موبارەکانەوە بۆ ئەوەی مرۆڤایەتی دەرکەن لە تاریکستانی بۆ ڕووناکی، لە نەکبەتی و لە نەفامی بۆ علم و زانست. هەر کەسێک لادا لەو ڕێبازە بە تەئکید خراپ ئەکا، چاک ناکا، خەڵک سەرگەردانەکە، خەڵک نایەتە سەر ڕێگا. لەبەرەوە خاوەنی ئەوانە شوێنیان ئاگری جەهەنەمە خۆشەویستەکان. بەڕێزان، لە چوارینەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەمڕۆ فەرمایشتێکی تری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەرزی بەڕێزتانەکەین کە ئیمامی موسلم ئەیگەڕێتەوە و بە چەند لەفز و بە چەند ڕیوایەتێکیش هاتووە. لەوانە لەفزەکەی ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێ کە ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان فەرمووی صلی الله عليه وسلم: دینار أنفقته في سبيل الله ودينار أنفقته في رقبة ودينار تصدقت به على مسكين ودينار أنفقته على أهلك أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. لفظي ثوبان خويل الرازي بهاتوا للرواية أو بمشي وازهاتوا أفرمي: أفضل دينار ينفقه الرجل دينار ينفقه على عياله، ودينار ينفقه على دابته في سبيل الله، ودينار ينفقه على أصحابه في سبيل الله. أو يشهر إمام مسلم أي قريته. معنى أم حديثانا في غمري خواه صلى الله عليه وسلم أفرمي: دينارك يعني بارك، مقصد مقدارك يعني أندازيك لبارة. لكاتي خواه دينار و درهم بوا، ئێسش دۆلار هەیە و یەن هەیە و ئەو جۆرە پارانەی کە ئەمڕۆ هەیە تەنانەتینەکەی خۆشمان تا ئێسش پێوترێت دینار، بەڵام دیناری ئەو کاتە و لەگەڵ دیناری ئێستا فەرق و جیاوازی هەیە لە میقدارە. پارەیەک خەرجی بکەی، ئەنفەقتەهو یعنی خەرجی بکەی، پارەیەک خەرجی بکەی لە پێناوی خوایە بە هەر شێوازەکان. طبعا هەندێک لە زانایان یان هەر ظاهری حەدیسەکە خەرجکردن لە پێناوی خوایە فی سەبیل الله جیهادە، کۆششکردنە لە پێناوی خوایە بۆ غەزا. کاتێ سوپای مسلمانان بەرامبەر سوپای کافرەکان ئەبێتەوە، ئەو کاتە هەر پارێک لەو پێناوەیە سەر بکرێ پێی ئەوترێ فی سەبیل الله. بەڵام زانایانی تر هەندێکیان فەرموویانە فی سەبیل الله
معنایەکی فراوانی هەیە. یعنی خوانەی فەرمووە دینار ئەنفەقتەه، یان لە قورئانە خوا بفەرمێ فی سەبیل الله دیاری بکە بە قیتال، یا لە حەدیثا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیتوانی بفەرمێ دینار ئەنفەقتەه فی غەزات، یعنی یا فی قیتال، بەڵکو فەرموویەتی فی سەبیل الله. فی سەبیل الله معناکەی فراوانترە، هەموو ڕێگاکانی خوا ئەگرێتەوە، هەموو ڕێگاکانی خوا ئەگرێتەوە، هەر شتێک لەبەر خاتری خوا بێ، هەر شتێک لە پێناوی خوایە بێ، ئیتر فێربوونی علم بێ، حەج و عومرە بێ، گەیاندنی دینی خوا و بانگەوازکردن بێ بۆ دینی خوا، سەرخستنی دینی خوا بێ بە هەر شێوازێک تۆ کەسێک سەری دینی خوا سەرەخا، دیفاع و بەرگری لە دینی خوا ئەکا، ئەو کەسە لە پێناوی خوایە، خۆی فرۆشتۆتە خوا. حتى تەنانەت ئەو سیارەیە کە بەکار ئەهێنرێ لە پێناوی خوایە، حتى تەنانەت ئەو بنزینەی کە ئەکرێتە ناو ئەو سیارەیە، حتى تەنانەت ئەو تایانەی کە بۆ ئەو سیارە بەکار هات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێت دابە لە ڕیوایەتێک لە ڕیوایەتەکانە، یعنی سیارە، ئێستا هەر شتێک بۆ ئەو سیارەیە بەکار بێ کە تۆ بۆ خوا تەرخانت کردووە، خزمەتی مسلمانانی پێەکەی، ئەویش فی سەبیل اللهە. دینارێک طبعا سەرفی کەی فی سەبیل الله زۆر گەورەیە، زۆر ئەجرەکەشی گەورەیە، یعنی بەڕاستیەکێکە لە خێرە زۆر زۆر گەورەکان. هەروەها دینارێک سەرف بکەی لە ئازادکردنی ڕەقەبە، کاتی خۆی کۆیلە بووە، قوڵ بووە، عەبد بووە، کەنیزەک بووە، عەبد بۆ پیاوە، یعنی بەندە بۆ پیاوە، قوڵ بەندە، و کەنیزەکیش بۆ ئافرەتە، کە جاران خەڵق ئەیکڕی بە پارە بۆ ئەوەی خزمەتی خۆی پێ بکە، بەڵام تۆ بیکڕیت و ئازادی کەی، و ئێستا شتی تریش ئەگرێتەوە. ئێستا مەسەلەن مسلمانێکا لە تەنگانەیە لە پێناوی خوایە تووشی ئەسیری بووە، مەسەلەن ئەسیر بووە، دیل بووە، سجن کراوە لەسەر توهمەتێکی باتڵ، تۆ ئەگەر پارەیەک سەرف بکەی، خەرج بکەی لە پێناوی ئازادکردنی ئەو مسلمانە، ئەمیش خێرێکی زۆر زۆر گەورەیە. هەروەها دینار تصدقت به على مسكين، دینارێک بیدەی بە کەسێکی هەژار، بە مسلمانێکی دەستکورد، بۆ مەسروفی ماڵ و مناڵەکەی، خانوویەکی بۆ دروستکەی لە کرێچێتی نەجاتی بدەی، بژێوی ژیانی دابین بکەی لەم زروفە سەختەی کە ئێستا خەڵک تێکەوتووە. جاران خەڵک بە هەر وەسیلەیەک بێ پارەی پەیا کرد، ئێستا پارە پەیاکردن زۆر زۆر زەحمەتە. کەسێ ئەگەر فەقیر بێ و هەژار بێ، پێویستە مسلمانان بەدەمیەوە بن، پارەیەک لەو پێناوەیە خەرج بکرێ، ئەجرێکی زۆر زۆر گەورەی هەیە. و پارەیەک سەرف بکرێ لە کۆتایەکەیە لەم چوارە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم، و پارەیەک سەرف بکرێ بۆ بەخێوکردنی خێزانەکەت، بۆ خۆت و ماڵ و مناڵەکەت، پارەیەک سەرف بکەی بۆ ئەوەی مناڵەکانت چایان لە دەستی کەس نەبێ، بۆ ئەوەی مناڵەکانت احتیاجی کەس نەبن. حەقی شەرعی هەموو ماڵ و مناڵێکە، ژن و مناڵەکانیش کە باوکیان یا ئەو کەسەی سەرپەرشتیان ئەکا مەسروفیان بۆ بکە. ئیتر مەسروفیش برا بەڕێزەکانم خواردن ئەگەیەنێ، خواردن و خواردنەوە، دابینی خواردن و خواردنەوەیەک بە پێی توانای خۆت لە کەسێکی دەوڵەمەندەوە ئەگۆڕێ بۆ کەسێکی فەقیر. خەرجکردنی پارەیەک بۆ خواردنی مناڵەکانت، بۆ جلوبەرگی مناڵەکانت، بۆ ئەوەی سەرما و گەرمایان نەبێ، بۆ مەسکەنی مناڵەکانت، یعنی بۆ خان و ئیتر هی خۆت بێت یان بەکرێ، ئەوەیش هەربەری ئەوە ئەکەوێ، و بۆ احتیاجێتەکانی ڕۆژانەیان، بۆ نمونە مناڵێک تا لە مەکتەبە لە زانکۆ، هەر پێویستاتێکی تری ڕۆژانە کە زەمانە ئەگۆڕێ لەگەڵ زەمانەیەکە، لەوە چێ لە زەمانێکە مەسروف نەوعێتر بوو بێ، ئێستا لەم زەمانە نەوعێکی ترە، و لەوانەیە زەمانێکی ترش بێتە پێشەوە نەوعێکی تر بێ. براینە لەوانەیە لە زەمانێکە کە نە کارەبا هەبووە، نە ئاو هەبووە، نە ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبووە، نە تەلەفۆن و مۆبایل هەبووە، شێوازێکی تر بوو بێ. ئێسەش زەمانێکە شێوازێکی ترە. سەرفکردنی پارە ئێستا تەنانەت حتا خەتی ئەنتەرنێت ئەگەر پێویست بێ بۆ کەسێکی پێویست، یعنی خەرجیە،
موبایل حتا ضرورتی موبایل حتا ئێستا هەندێک جار موبایل ضرورە بە تایبەتی لە ماڵە ئەگەر ئافرەت هەی بێ یا کوڕێکە مەسەلەن یا کچێکە تەمەن یا لە زانکۆ خوێنێ دوورەکەوێتەوە جارجار لە ماڵ ضروراتن ئەوەیش هەر خەرجیە ئەوەیش سەرفکردن ئەوەش هە پێوترێ نەفەقا مسلمانێک ویستی بوو یعنی داوای لە مسلمانە کردبوو توی ماڵێکی فەقیرم بۆ بدۆزۆ بۆ ئەوەی خێریان پێ بکەم یعنی زەکاتیان پێ بدەم ئەمیش بردوبووی بۆ ماڵێکی مسلمان کە قەرزار ئەو کاتە قەرزار بوون دەفتەرونی وێ قەرزار بوون لەبەر خانوویەکی بۆ مناڵەکانی دروست کردبوو قەرزاریە کەوتووە سەریا کۆمپانیا زەختی لێ کردبوو کەوا ئەگەر حتا ئەوەنە پارەکە نەدەیتەوە خانەکەت ئەیدەین بە مەحکەمە و ئیتر مەحکەمە ئەیفرۆشیە و یعنی تر دیارە هەڕاجەکرێ و پارەکەی خۆمانی لێ دەرەکەین و باقیەکەی تۆ ئەدەینەوە موقفەکەی زۆر محرج بوو ئەمیش ڕۆیشت بوو بۆ ماڵیان دانیشت بوو تەماشای کردو قەنەفەیان هەیە و تەماشای کردو مناڵەکەی مۆبایلی گالاکسیا بەدەستێەوە و ئیتر دەنگی نەکردبوو هەڵسابوون بە هاوڕێکەی وتبووی تۆ منت هێناوە بۆ ماڵی فەقیر یا هێناوتە کاکە قەنەفەی ئاخر مۆدێلاتیان هەیە و نازام کوڕەکەی مۆبایلا بەدەستێەوە وەڵام من لەبەر ئەوە هیچ پارەیەکیان پێ نادەم تر کە بۆ من باسی کرد منیش وتم وەڵاهی زۆر سەیرە دەوڵەمەنی ئەم زەمانە زۆر سەیرە قەنەفەکە من ئاگام لێیەتی خەڵک لەبەر خاتری خوا کابرایەکی دەوڵەمەند ویستێتی قەنەفەی ماڵی بگۆڕێ ساڵانەی گۆڕێ کۆنەکەی هێنا بوو بۆ ئەمان مۆبایلی گالاکسیش مۆبایل یعنی هەر ضروراتە کوڕ بە تایبەتی گەنجێ پێگەیشت بێ و لە زانکۆ بێ یعنی خۆ نابێ مۆبایلی نەبێ لەم زروفە ئێستا یعنی ئەمە کەیم بەڵگەیە لەسەر دەوڵەمەنی کابرا کە تۆ زەکاتەکەتی پێنەدە یا خێری پێنەکەی یا حتا کابرا ئەگەر سیارەیەکی هاکەزایی هەبێ یا سیارە بنزین سەرفەکە بۆ ماڵ و مناڵی احتیاجەکانی ڕۆژانەیان کابرا جاری وا هەیە پێویستەکە مناڵەکانی بواتە مەکتەب بهێنێتەوە یا سیارە معنای ئەوە نییە کابرا دەوڵەمەنە تۆ سەیری کە بزان داهاتی مانگانەی هەیە ئەم پیاوە تا ئەو احتیاجاتانەی پێ جێبەجێکە ئەگەر هەیبوو پێویستیەکانی جێبەجێکن ئەو معنای احتیاج زەکات نییە بەڵام ئەگەر نەیبوو با سیارەشی هەبێ با خانووی خۆشی هەبێ با قەنەفەشی لە ماڵەوە هەبێ خۆ ئێستا مەشتێرێکی زۆر ئاعتیادیە لەم زەمانە جا ئەوانە مەسروفی ئەهلی خۆتن یعنی جاری وایە ماڵ و مناڵت پێویستیان بەو مەسروفاتانە هەیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم دوای ئەوەی باسی کرد کە دینارێک لە پێناوی خوایە سەرف بکەی دینارێک بۆ ئازادکردنی مسلمانێک لە گیرۆدەیی لە زەلیلی سەرف بکەی لە نەخۆشی مسلمانێک آخر ئەویش ضرورە مسلمانێک جاری وا هەیە نەخۆشە پێویستی بە مقدارێکی پارە هەیە تۆ ئازادێکەی بەڕاستی ئەویش هەر ئەکەوێتە ئەو بابەوە دینارێک لە پێناوی یارمەتیدانی هەژارێک دینارێکیش بۆ ماڵ و مناڵەکەی خۆت کامیان ئەجرەکەی گەورەترە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە هەمووی گەورەتر ئەوەیە کە بە ماڵ و مناڵەکەی خۆت سەرفێکی لەوانەیە ئێستا پرسیارێک دروست ببێ چۆن خۆشەویستەکانم تۆ بەخێوکردنی ماڵ و مناڵەکەت خەرجکردنی پارە لەسەر ماڵ و مناڵەکەت ئەمە فەرزی عینە وەک چۆن ئەم نوێژی جمعە ئێستا فەرزی عینە کەس ناتوانێت لە جێگەی کەس بیکا ناتوانێت ئێستا تۆ لە ماڵە دانشی بڵێ وەڵا کوڕەکەم تۆ بچۆ نوێژەکە بکە نوێژی جمعەکە و لە جاتی من ناکرێ خەرجکردنی ماڵ و پارە بۆ ماڵ و مناڵی خۆت فەرزی عینە ئەگەر ماڵ و مناڵەکەت محتاج بن تۆ گوناحباری بەڵام خەرجکردنی پارە بۆ ئەو سێ بەشەکەی تر کە باسمان کرد فەرزی کیفایەیە وەکو نوێژی جەنازە وایە نوێژی جەنازە فەرزە بەڵام ئەگەر کۆمەڵێ لە مسلمانان بیکەن ئەلباقی مسلمانان کۆمەڵێ بیکەن و کامل بێ ئیشەکە پێویستی بە کەسی تر نەبێ ئەو کاتە مسلمانانی تر گوناحبار نابن و ئەجرەکەش بۆ ئەو کەسانەیەوە نوێژەکەکەن یان هەندێ جار هەیە هەندێ نەفەقە هەیە سنەتە فەرزی کیفایەش نییە سنەتە یەکامیان وەبەرترن فەرز وەبەرە یا سنەت فەرز وەبەرە بەڵام ئەبێ ملاحەزەی ئەوە بکەین خۆشەویستەکانم کاتێ ئێمە ئەڵێین فەرز معنای ئەوە نییە ئیسراف بکەی بۆ ماڵ و مناڵەکەی خۆت زیاد لە حەد هەتا خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ
خوای تعالی لقرآن پیروزا أفرمي والذين إذا أنفقوا سورة فرقان آيات 66 والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما تو كاتي مصروفه مالو منالكت أكي أبي إسراف نكي أو نيك بيويسيانا ونابيتش چروكي بكي حت بيو دز بنو قينيو سرفيان بو نكي تو أوان شامل لدز خلقي تربي نابي لو بيني آية إيتر لو بيني إيتر خود أزاني مالو منالكت چنه بيويسيان بيه شامل لدز خلق نبي دعاء أو إيتر أو خيرا كان إيتر تيتا بيشو يعني معناه أولنية كتو أم حديثي في غمر صلى الله عليه وسلم كأفرمي خير كردن بو مالو منالكي خود قورترا معناه أولنية كتو حرشي بارت هي بو مالو منالكي خود صرفي كو إسرافي زور بكي تو خلقيش بيويستيان بيبينا مالو منالكي خود تير كأوندي كبيويستيان نميني بيويستيان نميني نك زيادة الروي بيويستيان نميني باشان أو كان تريش لسرت بيويستا أو كان بتايبت أجر كسي ترنيكا لسري تو بيويستا لپێناوی خوایە پێویستە پارە خەرج بکەی ئەوی شەوێتە بەرەکەت بە ماڵ و مناڵەکەت لە پێناوی خوایە پێویستە ئینسان هاوکاری مسلمانێکی نەخۆش بکە هاوکاری مسلمانێکی گیراو بکە هاوکاری مسلمانێکی فەقیر و هەژار بکە ئەمە لە پێویستیاتی ژیانە ئەگەر ئێمە هاوکاری یەکتری نەکەن ئیتر کێ بیکە بەڵام ئاگامان لێ بێ ماڵ و مناڵەکەی خۆت وەبەرترە ئەگەر پێویستیان پێبێ ئەوان ئەبێ احتیاجی يعني وەکو بڵێ واجب ترە پێویستی ترە کە ئەوان تێر بکەی وە خەرجەکە بۆ ئەوان بێ بەڵام لێرە ملاحەزەیەک هەیە خۆشەویستەکانم زۆرێک لە مسلمانان شەیطان ئەیان خەڵەتێنێ فەرزیان لێ ئەکاتە سونەت سونەتیان لێ ئەکاتە فەرز يعني یان فەرزیان لا سونەتیان لا خۆشەویستتر ئەکاتەوە ئەوەی کە سونەتە بەسەڵەن خۆشەویستترە لایەن تا يعني لجێبەجێکردنە تا فەرزەکان سەیرەکەی مسلمانی وا هەیە هەڵپەی دێ یان دیفاعەکە یان زۆر زۆر تەئکیدەکە لەسەر سونەتێ بەڵام فەرزێکی گەورەی ئیسلامی فەوتاندووە فەرزێکی گەورە فەوتاوە ئەویش لەسەر سونەتێ جاری وایە مەشاکلێک دروستەکە لەم مەسئلەیش وایە مسلمانی وامان هەیە براینە ماڵ و مناڵەکەی خۆی احتیاجن واللهی خەڵک وا هەیە خۆشەویستەکانم ژنەکەی خەریکە تووشی گوناح ئەبێ لەبەرەوەی قەرزاری مارکێتەکانی دەوروبەرێتی هەندێک خەڵکیشەیە هەندێک نفس نزم هەیە ئەو احتیاجی استغلالەکە ئەم قەرزی کردە احتیاجەکانی ئەو ژنە استغلالەکە و لەوانەیە داوای هەندێک کاری ناشەرعی لێ بکە پیاوەکەشی هەیەتی و لەو لاشۆ سەیرەکەی خێراتەکە لەم لاو پیاوەتی ئەکا و دێت و ئەڕوا بەڵام ژن مناڵەکەی خۆی احتیاجن یان هیچ نەبێ پێویستیەکانی ڕۆژانەی بۆیان جێبەجێ نەکردووە خەڵکێکی زۆر هەیە وایە خەڵک وا هەیە بە قەتر ئەداتە دەستی ماڵ و مناڵەکەی خۆیەوە ئیسا ئەبوو سوفیان لە کاتی خۆیان ئەبوو سوفیان ڕئیس عەشرەت بوو ڕئیس عەشرەتی قەومەکەی خۆی بوو ئەبوو سوفیان ژنەکەی هاتە هەندی ناو بوو هەندی کچی عوتبە دوای ئەوەی کەوا فەتحی مەکە کرا هاتن مسلمان بوون ژنەکەی هات بەیعەتی دا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەیعەتەکەیە یەکێک لەو شتانەی کە پێغەمبەر بە شەرت گردی لەسەری صلی الله عليه وسلم ئەوە بووتی نابێ دزی بکەی ئەمیش وتی دەسی گرتەوە وتی ئەی پێغەمبەری خوا من مەسئلەیەک هەیە لەیرە وتی چییە وتی خۆت ئەزانی ئەبوو سوفیان مەشهورە کە ڕەزیلە کە چروکە لە مەسروفکردنە ئەی من ئەگەر ناچاری وان پێ ئەکات جاری وایە لە گیرفانی مەسروفی مناڵەکانم دەرەکەم ئەی ئەگەر ئەوە دزی بێ وەڵاهی ناتوان نازانم چی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەتوانی پێویستە ضرورەتەکانی خۆت ئەوەی کە پێویستە دەریکەی و پێشی ناوترێت دزی چونکە ئەوە حەقی شەرعی ماڵ و مناڵە لەسەر باوکیان و پێشی ناوترێت دزی بەڵام زیادە ڕەوی بکە ئەو ژنە زیادە ڕەوی بکە یعنی بۆشتی زیادە و پڕوپوچ دەریکە ئەمەی کە هەندێک لە ژنانی ئێستا ئەیکەن ئەوە گوناحبارە بێ بەڵام پێویستیاتی خواردن و کەلوپەل و ئەوانەی کە پێویستی ڕۆژانەی ئینسانە گوناحبار نابێ هاسەیت کەن خۆشەویستەکانم یعنی ئەم ملاحەزەیە زۆر گرنگە بۆیە باوکان پێویستە لەسەریان احتیاجی ماڵ و مناڵی خۆیان جێبەجێ بکەن و ئاگایان لێبێ لەسەر ئەم مەوزوعە خۆشەویستەکانم
خوای تعالی لقرآن پیروز افرمي لينفق سورة طلاق آيات حوت لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله لا يكلف الله نفسا إلا ما آتاها. هر کەسێک باسی مەسروفی ماڵ و مناڵەکە، هەر باوکێک هەر کەسێک سەرپەرشتی ماڵ و مناڵەکە پێویستە بە پێی ئیمکانیاتی خۆی مەسروفیان بۆ بکە. ئەوەی کە هەیەی زیاتر هەیەی زیاتر بکە بە پێی پێویست. ئەوەشی کە نیەتی بە پێی ئەوەنەی کە هەیەی، یعنی ئەوەی کە دەستکورتە. پێغەمبەری خوای تعالی فەرمێ ومن قدر هەر کەسێک یعنی دەستی کورت بوو دەوڵەمەند نەبوو بە پێی ئەوەی کە هەیەی، خوای شەر ئەوەنەی لێداواکە. لە حەدیثە هاتووە حەدیثی سعدی کوڕی ئەبی وەقاص کە لە بخاری مسلمیشە هەیە، حەدیثەکە درێژە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو ئەو هینەیە باسی ئەوە کە طبعا سعد لە کاتی نەخۆشیایە و ئەیەوێ ماڵەکەی هەمووی بکاتە خێر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەسیحەتیە کە ئەفەرمێ ماڵەکەت هەمووی مەکە خێر، تۆ مناڵەکانت بەجێ بێڵی یعنی بە فەقیری و هەژاری دەستە خەڵک پانکەنەوە، لەکوێ بەجێیان بێڵی احتیاجی خەڵک نەبن. کاتێ خێرەکەی ئەوە نەبکە خێر بەشی مناڵەکانت بمێنێتەوە و هەر خێرێکیش بۆ ماڵ و مناڵەکەی خۆت ئەیکەی هەر خەرجیەک ئەویش هەر خێرە. حتى تەنانەت ئەوەی کە ئەیکەیتە دەمی حتى پێغەمبەر وا فەرمێ صلی الله عليه وسلم حتى ما تجعل في في امرأتك، حتى ئەوەیشی کە ئەیکەیتە دەمی ژنەکەتەوە هەمووی ئەجر و پاداشتە، بەس نیەتت بێ، نیەتت ئەوە بێ ماڵ و مناڵت احتیاج کەس نەبن، لەبەر خاتری خوا واجبە لەسەر شانت وەکو مسلمانێک نیەتی ئەوە بێنە هەمووی ئەوەی کە سەرفیەکەی بۆ مناڵەکانتیش خێرە ئەجرە پاداشتە، بەڵکو خێرەکەی لە هەندێک خێری تر گەورەترە. طبعا جگە لە زەکات، چونکە زەکات فەرزە، ئەوە ناتوانانی تۆ زەکات بگری تۆ بێژی کەمە دەم مناڵەکان بوو، ئەبێ ئاگات لەوە بێ. لە حەدیثی تر هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ یان عایشە خوای لێ ڕازی بە دایکە عایشە بە ئەو حەدیثە لەبەر وتارەکە کورتکەینەوە لە صحیحی مسلمە هاتووە، ئەفەرمێ ژنێک و دوو مناڵی هاتنە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، عایشەش سێ خورمای دا بە دەستیانەوە وەکو چۆن ئێمە ئێستا چوکلێتە دەین لە دەستی میوانێکەوە کە بێ. ئەم ئافرەتە خورمایەکی دا بەدەست مناڵێکەوەیکی دا بەدەست ئەوەکەی تریانەوە، خورماکەی تر هات خۆی بیخوا، مناڵەکان داوایان کرد، ئەویش لەتی کرد و یەکێکی تری دا بەدەست لەتێکی دا بەدەست ئەم مناڵەکەوەیکی دا بەدەست ئەوی تریانەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە گەڕایەوە عایشە بۆی باس کرد خوای لێ ڕازی بێ دایکە عایشە، بۆی گەڕایەوە تعجبی هات، یعنی ئەوە یعنی دایک چۆنە بۆ مناڵەکانی. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوای تعالی بەو کارەی کە کردی بەهەشتی لەسەر واجب کرد. یعنی تۆ بەزەی هاتنەوەت بە ماڵ و مناڵی خۆتە بەهەشتت ئەکا بە نەسیب، لە خوای تعالی لە گوناحەکانت خۆشە بێ. جا ئاگامان لێبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی ترا ئەفەرمێ هەر کەسێک من عال جاريتين حتى تبلغا جاء يوم القيامة أنا وهو وضم أصابعه. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک دوو کچی هەبێ، زۆرمان جاری وایە کچمان هەیە بێتاقەتە بین، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی مژدەیەکەدا ئەو کچانیان ئەو خوشکانت کە ماونەتەوە لەلات بێوەژنن یا قەیرن ماونەتەوە لەلات بەخێوکردنیان لەگەڵ ماڵ و مناڵی خۆتیشا طبعا بەخێوکردنیان بەهەشتت بە نسیبەکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک دوو کچ گەورە بکە و نانیان بدا و گەورەیان بکە تا بالغە بن، ئەگەر قسمەتیان هەڵسیان ڕۆژنە شوێنی خۆیان ئەڕۆنە شوێنی خۆیان، ئەگەر قسمەتیان هەڵنەساو تۆ لەگەڵیان نابی هەتا ئەو ڕۆژەی کە توانات هەیە و ماوی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوە لەگەڵ منایە لە بەهەشت ئاوە. یعنی بەڕاستی کارێکی زۆر گەورەیە، ئیشێکی زۆر گەورەیە، بۆیە مەسروفکردن لەسەر ماڵ و مناڵی خۆت ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە، بەس ئاگاتان لێ بێ لە ئیسرافکردن، هەر ئەوەندە دووبارە یەکەمەوە ئاگاتان لە ئیسرافکردن بێ. مەرج نییە تۆ زیادە ڕەوی بکەی، زیادە ڕەویکردن خراپە، بەڵکو ماڵ و مناڵت فێری خراپەکە. جاری وا بۆ من چوومەتە ماڵی مسلمانێک زۆر ئیسرافەکە، یعنی لەوانەیە بڵێم لە هەفتەیەکە 2-3 جار کەباب بۆ مناڵەکانی ئەسێنێ، واللهی ئەممەنە هەڵپەیان هاتووە بۆ خواردن بەزەین بە باشەمە چۆن ئەم مناڵانە چۆن ئەژێن بەدەست ئەم مناڵانەوە، یعنی زۆر هەڵپەیانە بۆ خواردن فێریان کردووە، خواردنەکە دائەنرا سەبریان نەئەکرد بەر لەوا دەستیان بۆی ئەبرد.
حسي خوان دياري أكريا مثلا دو كباب بو أمنا الله، كباب بو أمنا الله، يعني سيرك تماحي حسي أو كيتركا چونکە هەر بە ئیسرافی فێریان کردو. بەڵام ماڵە فەقیرەکان تەماشاکە بڕۆ ماڵی فەقیر ئەو مناڵەدا ئەنشێ ئاوا چاوەڕوان ئەکاو یعنی خۆگرن. جا بۆ تربیەتی مناڵەکانتانیش ئیسرافکردن خراپە و ئەبێتە مایە ئەوەی تربیەتیان تێک بچێ و چروکیش خراپە. ئەو وەسەتەی کە خوای تەعالا داوای کردووە، داواکارم خوای تەعالا بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. يا ربي إصلاحي حالمان بكي، يا ربي لبلا مصيبة بدور من بقري، يا رب العالمين خوايا بخاتنا وجوانا كان يخوت بزايد بين أخوش كان معنا بيتو شفاء بدي رحم بمردو كان من بكي، يا ربي كردستان لبلا مصيبة بدور بقري كاربدستاني صالح بكي، يا ربي خوايا أمنا خوشي ونار راحت يمن لسد لابي، يا ربي قراني من لسد لابي، يا ربي خوشي وهرزاني بالقرار بكي لولات معنا، يا ربي خوايا نمان خيت بردسي هيج ظالميك نتوانا تماحي ولات من بكي يا رب العالمين. آمين آمين. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوشي سكانم إهمال كردني مالو منال جوندانيان نفقنا كردن لسر مالو منال تاوانيكي قوريه براستي. پیغمبری خوشویستمان صلی الله علیه وسلم حدیثی که امام حسن کوڕی علی گەڕێتەوە ڕزای خوا لە هەردووکیان بێ لە خۆی و لە باوکی، أفرمي پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي إن الله سائل كل راع عما استرعاه أحفظ أم ضيع حتى يسأل الرجل عن أهل بيته. خواهي تعالى حمو مسؤولك محاسبة أكال لسر أوي هالا جردسيا وفوتانيتي حمو مسؤولي ويكك لو مسؤولانا توي كسر برشتي معلوم ناري خوتكي خواهي تعالى محاسبة أكا. ولا حديثك عبد الله عمري كري عاصة خوي لخوي ولباوكي شرازي بي أفرمي بيغمر صلى الله عليه وسلم فرموي كفى بالمرء إثما أن يضيع من يقود. بس بو إنسان تاوان باري، بس تاوان باري يعني للرجي قيامت رو رشي وتاوان باري بس يعني أونا رو رش أبي أونا تاوان بار أبي بم تاوانا بس عيت الأم تاوانا بتخاطر جهنمو يعني أم تاوانا روت رشك على الرجي قيامته خوي تعالى روي همو ما سبيكاو بمان باريزي ولم تاوانا بمان باريزي أو كسي كوا كي أفوتيني معلوم نالكي خوي أفوتيني شون أيان فوتيني بوي مصروفيان لسر نكي وكو بيويست بوي كتربيتيان ندي وكو بيويست بوي كتشاود ليان نبي وجيانيان إدارة نكي وكو بيويست جاء أقامان ليبي أواني كالرزيلي وشروكية كان لمعلوم نال إخوان بأقان ليبي وهروها أوانشي كزيادة الريو إسرافا كان بهر أقان لأخوان به خوي تعالى إصلاحهم ولايك منك. إن الله وملائكته يصلون على النبي